شرم و حیای قندیلی دست و چیای روی پر لا شرم و حیای قندیلی دست و چیای لشوقی نور و زیای روش روی نبو بیت زدار لشوقی نور و زیای روش روی نبو بیت زدار مولاي صلي وسلم دائما ابدا مولاي صلي وسلم دائما ابدا على حبيبك خير خلق كلهم على حبيبك خير خلق كلهم خۆش بخێر بێن. ئازان و خۆشەویستانمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا بە کۆمەڵێک سرود و کۆمەڵێک مناجات و شعری زۆر جوان پێشکەش بە ئێوەی ئازوو خۆشەویستی دەکەین وەک لە پێشێکی ئاماژەمان پێکرد لە مانگی مەولوداین و لە مانگەدا وە لە تەواوی ڕۆژەکانی ساڵماندا ئێمە هەمیشە بەردەوام خۆشەویستیمان دەبێت بۆ پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم بەڵام لەم ڕۆژانەدا زیاتر ئەم خۆشەویستیە زیندوو دەکەینەوە و دڵەکانمان ئاو دەدەین بە کۆمەڵێک شعر و کۆمەڵێک ئەدەبیاتی جوان و کۆمەڵێک سرودی جوان و لەگەڵیشیدا هەوڵ دەدەین ئینشاءالله تەواوی ژیانمان شوێنکەوتەی ڕێبازی پێغەمبەری ئازیزمان بێت صلی الله علیه وسلم گفتوگۆ دەکەین و لەم تەوەریە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین بە میوانداری لە بەڕێزان ماوەسا نەبەرنەریمان سرود بێژ و هەروەها کاک کاروان کەریم شاعیر کاک بیلال عەبدوڵڵا دەفژەن و هەروەها کاک محەممەد عەبدوڕەحمان بەڕێزیان ئیژهر دەفژەن یەخوا بەخێر بێن سەر بەخێر بێن سەر کاک کاروان ئەگەر بێمە لای بەڕێزت ڕنگدانەوەی خۆشەویستی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم لە شعردا و هەم لە شعرەکانی خۆدا هەم لە شعر و ئەدەبیاتی کوردیدا چۆن هەڵدەسەنگێنی؟ حەمدە سەنا و سوپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار درود و سڵاو و ڕەحمەتی پەروەردگار بڕۆشێ بەسەر گیانی پاکی محەممەد مستەفا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ سەر جەمیع ئار و یاران و شوێنکەوتواری ئەو نازارە تا ڕۆژی دوای ئینشاءالله. سوپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار لە ساڵی تەمەنی 16 بۆ 18 ساڵی تا ئەو حەدا دەست داوەتە نووسینی شعر هەرچەنە خۆ بۆ نازانم کە ناو بنێ شاعیر چۆکم شاعیر گەورەیە بەڵام سوپاس بۆ خوا ڕێچکەیەکی هەم ئاینی هەم ئەدەبی هەم نیشتیمان پەروەری هەم خۆشەویستی لە شعرەکان بە ڕەنگی داوەتەوە. دەستەکانە خۆش بێ ئەگەر بەرهەمە شعرەکە تۆش هەمانە پێمان خۆش بەسەر چاک خۆش بێ. لەو شارەدا لەو شارەدا خۆرێوە هەڵدێ لەو شارەدا خۆرێوە هەڵدێ بازاڕی زوڵم یەکجار نایەڵێ پێش دەرکەوتنی ئەم کەڵە پیاوە عالەم لە زوڵما گشت ئەتلیاوە کاتێ هاتەشین ڕەسوولی یەکرەم سەرەتایە بوو بۆ دەمانیستەم کاتێ تەمەنی گەشتە 40 ساڵی لە دوای بڕینی فترەی مناڵی لە ئاسمانەوەدا بە زینی گا هەتا سەروەرم پەروەردە بکە تا تێیگەیەنێکە ئەو سەردارە ئەو ڕووخێنەری زوڵم و زۆردارە کاتێ ناحەزان بیسیان ئەم حاڵە زانیان ئیتر زوڵمیان بەتاڵە ویسیان پێش ئەوەی ڕۆژ ببێتەوە بازاڕی زوڵمیان بپێچرێتەوە ویسیان دینی خوا کەس بکەنەوە پێش ئەوەی عالەم چاو بکەنەوە بەڵام ناحەزان خەیاڵیان خاوە ئەم بڕیارە لە لای خودا دراوە دەبێ سەرکەوێ دینی حەقویستی نەمێنێ باوی مرۆڤپەرستی ئەوە بوو نەبی بانگەوازی کرد خەڵکی بۆ سەر ڕێڕزگاری بان کرد خەڵکی هەندێکیان جوابیان دایەوە هەندێکیش مەیلا نەبوو بەلایەوە سەر ئەنجام وابوو کە حەق سەرکەوێ ئاڵای سەمی کوفر بنەوێ کاتێ لە تایف دڵی زویر کرا لە جیاتی سپاس بەرباران کرا بۆ دڵنەوایی بۆ ئاسمان برا لای ڕەب العیزە ئەو داوەت کرا
بهاوريتي جبريل أمين لما كوشوا ببيت الأقصى بيني أرواحي سرجم أولياء بوبا إمامي ألا نحتى عيسى 313 نبي وبيغمبر قشت يعني بيني بنصي خبر لقل يدواجا خير البشر صلاة وسلام لسر بيغمبر پاشان بۆ ئاسمان نەبی کەوتە ڕێ بێ ئەوەی عارق لەلەشی بتکێ لە هەر ئاسمانی ڕۆحێکی ئەدی ئەدوا لەگەڵی ڕەسوول هەم نەبی تا حەوتەم ئاسمان جوبریل بوو هاوڕێی لە تەبەقەی حەوت ئەمین وتی پێی لێرە بەدواوە من ناتوانم بێم سنوور بشکێنم حتما دەسووتێم سنوور بشکێنم حتما دەسووتێم وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مامسا هەستەکەم یانی بێزگە لەوەی کەم بابەتێکی شەعر و ئەدەبیاتە گوزەرکردنێکە بە ژیانی سەروەرمانە بە سیرەیە ینی ئەمە تا چەندێک گرنگە لەناو ئەدەبیاتە ڕنگ باتەوە. بەڕاستی زۆر گرنگە وەڵام ئێمە وەکو شاعیران بڵێن چەند باسی وەصف و گەورەی ئەو زاتە پیرۆزە بکەین ناتوانین و قەڵەم بخەینە سەد گەورەیەکەی ئەو بەڵام لە ڕووی ڕوانگەی هەستکردنەوە ئەوەی کە خۆشەویستی بە بەرامبەر ئەو زاتە پیرۆزە هەر ئەوە دەما لە توانە هەیە کە بڵێن شاعیر ئێجا وەکو شاعیر نین بەڵام بە گەورەی زاتی ئەو کەسەی کە خەڵقێنەری خۆشەویستی خوای گەورەیە وایمان لێ ئێکاکە وشەیە چەند وشەیە دەبڕین بەرامبەر ئەو زاتە پیرۆزە. زۆر باشە لای کاکنەبەرد کاکنەوە یا بەخێر بێ زۆر سپاس دەکەین مەکەگەل لە تەنیشت ئەگەر باسی ئەومان بکەی بۆ بکەیت کە لە سرود و لە مناجاتدا خۆشەویستی پێغەمبەری عەزیزمان چۆن ڕەنگ داتەوە بۆ چوونی تۆ چییە لەبارەوەی کە دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم چ لە ڕوانگەی شەعر چ لە ڕوانگەی ئەو سرود و بابەتانی کە پێشکەش دەکرێت. بسم الله الرحمن الرحيم صلوات على حضرة الرسول الله عليه الصلاة والسلام أم پیغمبر صلى الله عليه وسلم كبوية من يرى وهم نعمته هم رحمته هم بركته في الياد الرسول تديابها بشيوازي شوجاوة مرو بآقايا لو كخلقين لديك هي كخالقين هي وايقور بس تشنسيليك پیغمبرانی نازل کرده بو امت كانوا امتي آخریش که ایمن پیغمبر صلی الله علیه وسلم خوای گەورە نازل کردو بۆ ئێمە ڕێنمونیمان ئەکات ڕێنیشاندەریمان ئەکات خالقمان بێئەناسێنێت ئێمەش واجب دراوە لەسەرمان کە شوێن کەوتی سونەتەکانی بین یعنی بەجێفەیەکانی دابڕێنەوە پەیامی ئەو وەربگرین و لە کار و کردەوەکانمان ڕەندانەوەی هەبێت ئێمەش بەپێی ئەوەی بتوانین لە شعرەکانە کە وەری ئەگرین و كمدح وسداي بيغمبري خواتي دابي صلى الله عليه وسلم اتوانين لقل اوازيكا بيكون جايين وبيدن بجبي مسلمانانا هر او من في اكيد ان شاء الله بردوامج ابينو امي دوارين لدهاتوش دا بتوانين باشتر وجوانتر وخوشتر رنگدان و عشقي في صلى الله عليه وسلم هل كارو كردوا كان معنا وهل للشعر سرود كانش معنا رنگدان ويتابتي خويا بي ان شاء الله دەست خۆش بخۆ هۆنیە پرسیارەتەوە ماڵا مەوسە لەبەر حەزم کرد باز لەوە بکەی کە ئەو شارانەی هەڵەبژێری بۆ ئەو سرودایینیانە چۆنە و هیچ شارێکی بۆ مۆساکارانە بەکارهێناوە لەو سروداری کە ئەمڕۆ ئابادەکرۆ بەڵێ شعری ماسەکاروان لە ڕاستیا وەکو بەڕێستان فەرمووتان وەکو چیرۆکێک وایە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە قورسە بۆ ئەوەی کە بتوانین لەگەڵ ئاوازێکا بیگونجینی لە ماوەی 2 دقە 3 دقیقە بوتێتەوە ئێمە تەنها ئەو شعرانە هەڵەبژێرین کە کورد بێت و زیاتر ڕنگدانەوەی عشقی پێغەمبەر صلی الله علیه وسلم تێدا بێت و هیچ شتێکی خورافیات و بەم لەولادای تێدا نەبێت تەنها باسی ستایشی پێغەمبەری خۆی بە صلی الله علیه وسلم گرنگە بۆ ئەم جۆرە سرودانە یعنی هەڵبژاردننی شعرەکە گرنگە هەڵبژاردننی شعر زۆر زۆر گرنگە کە بتوانێت ئەو شاعیرە وەزن و قافیەی شعر تەواو بێت و من ئەوڕێکە بە خۆم نادەم باز لەسەر شاعیر بکەم چونکە من هیچ زانیاریەکەم نییە بەڵام بۆ بابەتی ئەوەی کە لەگەڵ منا بگونجێ وەزن و قافیە دووەمینیش ڕەنگدانەوەی باشی هەبێ لەسەر حەزەی ڕەسوولی خوا عەلەیهی سەلات وەسەلام لەگەر بەرەمی دیکە ئامادە بێ پێمان خۆشە جومان لە دەنگتان بێت حەکیمی دەرێدان دەردەکەم گێرانە دێم بۆ زیارەتێ
خاك كودر مانت ينبوز يا راتي خاك كودر مانا جريشم بيدي وشاري حالم لاي من شيرين زور بي خوش حالم لاي من شيرين زور بي خوش حالم حكيمي درداني دردكم قرانه ينبوز يا راتي خاك كودر مانه ينبوز يا راتي خاك كودر مانه شكرابي لطفي تشفى يدله شكرابي لطفي تشفى يدله تاريخا جيتو جوانتر لو قوله تاريخا جيتو جوانتر لو قوله حكيمي درداني دردكم قرانه ينبوز يا راتي خاك كودر مانه ينبوز يا راتي خاك كودر مانه يا رب تشاوي دلك تويدي يا رب تشاوي دلك تويدي ميجو إشانو ناوينو سيوا ميجو شانو ناوينو سيوا حكيمي دردان دردكم قرانه ينبوز يا راتي خاك كودر مانه ينبوز يا راتي خاك كودر مانه دبقى شاوي بشنا يناوي دلقى شاوي بشنا يناود سر زمین خوش بو بشایکو لاود سر زمین خوش بو بشایکو لاود حکیمی دردانه دردکم گرانه یم باز یاراته خاک کودر مانه یم باز یاراته خاک کودر مانه قربان دخیله روشی راستا خیز قربان دخیله روشی راستا خیز دینوی تکایتوم بمگیره آمیزه دینوی تکایتوم بمگیره آمیز حکیمی دردانه دردکم گرانه یم باز یاراته خاک کودر مانه یم باز یاراته خاک کودر مانه دلبا آوینی تو پر هستا دلبا آوینی دو پر هستا تروجی ویسال بولود فد ماستا تروجی ویسال بولود فد ماستا حکیمی دردانه در
دەکەم گێرانە دێم بۆ زیارەتێ خاکەکە دەرێمانە دێم بۆ زیارەتێ خاکەکە دەرێمانە ئەمە ئەستەکەم وینێکی ورامی بوو عفو با سەرەتا بەڵام ئەمە شعری مامۆ عەبدوڕەحمان تاوبۆزیە ڕاستە فەرمی خۆم حەزم لە ئاوازی هەورامیانێ ڕاستی وەڵام منار حەزمەگەر تاونن حەزیەکەی تا ئێوارە نایبڕینەوە ئێستا خۆش بەیاخوا دەنگێکی تایبەتیە ماشەڵڵا مامۆستا کاروان هەمیشە شاعرانی نوێن ڕێکیان کردوتە بەر کە ڕچکەی شاعرانی کۆن و کلاسیکە ئێوە خۆتان باسێک لەو شعرە کۆنانە بکەن و بۆشمان باسکن کامێکی لەو شاعیرانە زیاتر لە بابەتی خۆشەویستی پێغەمبەر و بابەتی ژیاندامی پێغەمبەرە ڕەنگیاوەتەوە دەستان خۆش بێ دووبارە ئەو شاعرانە بە تایبەتی هەل لە نالی مەحوی ئەو شاعرە گەورانە بە تایبەتی مەدح و سەنای خۆشەویستی نازاریان کردێ صلی الله علیه وسلم هەرچەند بچیتە ناو قوڵایی نووسینی شاعرەوە هێشتا ناتوانی کە کەمێک وەصفی ئەو زاتە پیرۆزە بکەیت لە شارەکانی نالیا بە تایبەتی کە ئەچیتە ناو خوێندنەوەی بە تایبەتی لە قوڵایی شارەکانە ئەو کاتە بۆ دەرەکەی ئەو زادە چەندێ گەورەیە چەندێ خۆشەویستە چەندێ ئازار و ئەشکەنجەی چەشیۆتا و ئەم دینە پاکەی گەیاندەدا ئەم کاتە بەڵام بەداخۆی سەکە ئەبینی هەنێک کەس بەنای بیدعە و نەوانەوە ئەڵێن حرامە بەڵام هەر لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شاعیر هەبووە وەصفی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردە هەر لە ڕوبەڕوویە ڕاستە کە ئێمە ئەو زادە پیرۆزەمان نەدینیە بەڵام هەست و ناخ و بۆ حزمان وای کردووە کە خۆشەویستیەک بە شێوازی شاعر دەربڕین بەرامبەر ئەو زادە پیرۆزە ئەکەنە تۆ زیاتر تاسیری بە کام شاعرە کۆنەکان زیاتر حەزت بە شعری کامیان هیچ نالیوە مەحوی زۆر زۆر خوێندووەتەوە بە تایبەتی وانە تایبەتن لە بابەتی هیچ بەرهەوەیەکی دیکە دامادەیەشتی شعرێکی دیکەمان بۆ بەسەر شەو چاو خۆش بێ ڕەوشتی بەرزی ڕەوشتی بەرزی جوانی کردداری ڕەوشتی بەرزی جوانی کردداری نەرمونیانی جوانی ڕەفتاری شێوەی شیرینی شەوکە دووشانی ناوچاڕووناکی جوان و چالاکی لە جێی تاکی دەستی دڵپاکی بڵاوەی دەستی جوانی مەبەستی دووری لە سستی و ڕووناکی هەستی بە شەرم و حەیای ئەدەب و وەفای دووری لە جەفای ڕووناکی و سەفای ئەوەندە کردداری جوان و شیرین بوو لای گەورە و بچووک ناوی ئەمین بوو دایمە ئەی فەرموو چۆن ئەم دنیاە بەبێ بەرنامە بێ مامۆسایە دەی فەرموو دارێ بەدەست چاشرا بێ چۆن بپەرسیە و کەی دەبێ خوا بێ ئاخۆ چۆن مرۆڤ ببن بە برا بەرگی نەزانین لابەن لەبەرە کەی بێ فێڵ و زۆرداری وستەم باوی نەمێنێ و تیا بچێ سەرجەم ئاخۆ چ کاتێ خوێن ڕێژی بەدکار تۆڵەی لێ بسێندێ دوو بچێشێ ئازار بە هیوای لطف و بەزەیی خودا تەشریفی ئەچوو بۆ غاری حیرا کاتێ تەمەنی گەشتە 40 ساڵی بۆ غاری حیرا دەرئەچوو لە ماڵ ئەنجا مامی هیوای هاتە بەر لەلایەن خواوە کرا بە ڕەهبەر لە مانگی ڕەمەزان لە غاری حیرا سەرەتای قورئان پێ خەڵات کرا سای شێرە پیاوتۆی مەردی مەیدان بە تاقە سوارە وەرە ڕووی جیهان بەخۆ دەکەوێ ئەی پەنای هەژار عالەم لەستەم بکەی ڕزگار یا ڕەبی گیانم فیدای گیانت بێ ڕۆحی شیرینم بە قوربانت بێ سەری سەرداران خۆڵی ژێر پێتە دەیک بن بە فیدای ئەو نورەی پێتە هەر کەسێ حەبی جەنابتی پێبێ بێشک ئەبێ بەهەشتی جێبێ هەرمێ شێبڵسی جەنابتی تیابێ یا ڕەبی قوربان بە نەفرەتی خۆت بێ سەربازی ڕێتم بە گیان و ماڵم تا ڕیشەکن بە زۆردار و ساڵم
بەسەر چێ دەوری تاغوونی ناپاک شرایعینت عالم کاڕووناک بەڵێ مەردانە قۆڵی هەڵماڵی عالەمی پڕکردەنگی زوڵاڵی فەرمووی بێ ئاگا لە خەو ڕاچەڵەکە فریاد ڕەستاکە فەرماندەیەکە منیش نێدراوی ئەو تاکە خوایم وەرن کۆ بنۆ گشت لەژێ سایم فەرمووی بە گشتی بەندەی خوددا بن هەموو یەکن بەرە یەک بابن عەرەب و عەجەب ڕەش و سپی و سوور هەموو بێفەرقن نزیکەدا دوور هەموو تا ڕێکن وەک نوگیشانە هۆی گەورەی تەنها ڕەزای یەزدانە هەر کەسێ بەباشی بەندەی خوددا بێ بەڕێزە عەبدە یاخود ئاغا بێ خەڵکە باش مردن هەموو بە تێکڕا کۆ دەکرێنەوە لە حەزوری خوا هەر کەسێ تۆوی چاکەیدا نابێ چاکەی کردبێ و چاکەی جێما بێ جەزای بەهەشتە و ڕەزای خوددایە بۆ ئاواسوودێ دانێ سەرمایە هەر کەسێ لە دنیا بۆ بێ ڕەفتاری خوددانە ناز بێ و زۆر بێ ئازاری ئەویش بە تۆڵەی خۆی دەگاتەوە بەری کێڵگەی خۆی هەر دەخواتەوە جەزای دۆزەخە و ئەشکەنجە و ئازار سووتان هەڵقرچان گریان و هاوار خەڵکە گۆی زەوی جێ موسڵمانە تەنها بڕوابوون جنسیەتمانە تەنها بڕوابوون جنسیەتمانە کاک نەبەرد بڕێستان لە ئاوازەکانتە لە سرودەکانتە زیاتر تێکستی شاعرێک زیاتر بەکارێنی یاخود پێت خۆشە بەردەوام شعری و شاعرانە لە تێکستی سرودەکانتە هەبێ وڵا قوربانیان من زیاتر شعری مامۆستا عەبدوڕەحمان تاوگۆزی بەکارهێنم لێرە و دەستخۆشیم هەیە بۆی سپاسی یەکەم هاوکارێکی باشمانە ئەتوانین بڵێن باشترین مامۆستامانە کە شێرەکانی بۆمان ئەنووسێت و حەزێکایە بە ئێمەش لەگەڵ ئاوازێکە خۆم زیاتر حەزم لە ئاوازی هەورامیە ئیتر ئێگونجێنی لەبەر مامۆستا عەبدوڕەحمانەوەشە مەسەلەن بە زمانێکی سادەش ینی ئێستا بۆ منە لەو سرودەی پێشتا زۆر بە ئاسانی زۆر بە ئەوە تێگەی ینی مهمی ئەفو ئەم شاعیرە لەوایە ئەو شانەی کە ئێنووسێت بەتوانم بڵێ مناڵێکیش لێتی ئەگات زۆر مهمەوە ینی ئەوێ بیگەێنێ بە کەسەکان لە گەورە بۆ بچووک نەک تەنها کۆمەڵێک کەسێک کە بتوانێن دەرخیکەن و کۆمەڵێک لێ بێبەری بن مانای شێرەکە نەزانن شەکانی زۆر ئاسانە لە مناجات و سرودەکانی دیکەیە ینی زۆر شعری مەولەوی مەحوی ئەوانە بەکارێنەوە کەسانی لەوانێت تایبەتی خۆی هەیە بێت شیکارێک بۆ ئەم شعرە بکات و بەوردی لی تێبگات بەوەی کە جیاواز و بەراورد بەوەی کە بەڕێستان مەسەلەن ئەو سرودانی پێشکەشێکی لە تێکستەکانیان بە دڵنیاییەوە هەنێ شعر هەیە کە کاتێک خوێنی تۆ بینی لە خوارەوە کۆمەڵێک وشەی داناوە وەکو تێبینیەک ڕوونکردنەوەی هەیەوە ینیەوە حەزم ناکرێت تەنانەت لەوانەیە بۆی ئێمەش حەزم ناکرێت بەڵام نووسینی شیعر لەلایەن شاعیرەوە کە بە شێوەیەکی ئاسان و مانایەکی جوان ببەخشێت لە هەموو شتێک گرنگترە زۆر باشە بەشێکی دانەبراوی مناجات و سرودە ئاینیەکان دەفە ئەمڕۆژ ئەم دوو کاکەیە کە لێرە بوون دەفێکی جوانیان بۆ ژەنین لەگەڵ سرودەکانە باسی لەو بکە ینی ئەوان تا چلێک هاوکارتن یان چۆن ئەمە ڕێک ئەخەت بێکەوە کاکە محەممەد و کاکە بیلال تەعاان کە فێری دەفژەنین بوون بەبێ مامۆستا فێر بوون تا ئەم دەقەش مامۆستایان نیە توانین بڵێن خۆیان هاوکاری خۆیان بە فکری خۆیان بە توانای خۆیان بەبینین و ممارەسە و لە تەماشاکردنی یوتیوب و ئەوانەوە توانیویانە خۆیان پەنجە جوڵاندن یەک ژەنینی دەفەکە بە باشی فێر ببن قوربان ئێمە زەڕانیانە لیا خوڕین زانین بەسەر مشتێکە ئینشاڵڵا یاخوا بێبی ئەتوانم بڵێم باشترین هاوکاری منن لە سرودەکانە جۆش و خۆشێکی تایبەتی ئەبەخشن بە ئەو شعرەی کە من ئەتوانم لەگەڵ ئاوازێکا بیڵێمەوە من لێرە سوپاسیانم دەستخۆشییان لێکم بە ئیوای ئەوە میشەڵڵا باشتر هەوڵ بن و باشتر فێر بن ئێمەش بتوانین لیانەوە فێر بن دەستخۆش بەبێ مامۆستا فێر بوونەوە هەر زۆر مهمە چکە خۆی دەف قورسە ئاسان نییە جا شتێکی کەش هەیە ئێمە لە زەڕایەن شوێنێکی وەهامان نییە پێکەوە کۆ ببینەوە ئەو شتانی کە ئەمانەوێ بیڵێن تەمرین لەسەرکەین ینی کە بەیانی بڵێن کە هاتوین بۆ ئێرە تەنها لە ناو سیارەکە وتومە ئەم شعرە حازرە دەفیان ژەندۆ تا ئێرە هاتوینیش 5 دقه هەر ئەوانەیەکی کۆپلەیەک ڕۆشتین بتەوە ینی لە هەموو بەرنامەیەکمانە دەرچوونێکمانە
ئەمە تەنها پرۆڤەی ئێمەی. یخۆ دەستان خۆش سپاس. ئێمەژە هەمیشە بەردەوام میدیاکەمان لە خزمەتانە سپاس بۆ ئێوە بۆ تەواوی کارمەندانیش سپاسدانەکەین. زۆر باشە پێمان خۆشە زۆر بە قسەکردن لە بەرنامەکە تاوا نەکەین ئەگە بەرهەمی دیکە سپاسە ڕامان نەکرن ئێمە ناوەستێت لە خزمەتانە دەستان خۆش بێ. زۆر سپاس. غڵامی دەرگایی تۆم قوربانی حەزراتی تۆم غڵامی دەرگایی تۆم قوربانی حەزراتی تۆم ئەسیری خاکی ڕووی تۆم ڕۆحم لە ڕێی داناوە ئەسیری خاکی ڕێی تۆم ڕۆحم لە ڕێی داناوە خەما بڕوا شادی بێ شادی خەمازادی بێ خەما بڕوا شادی بێ شادی خەم ئازادی بێ گەشا لوتفی هادی بێ تانەم لە شاهیداوە گەشا لوتفی هادی بێ تانەم لە شاهیداوە غڵامی دەرگایی تۆم قوربانی حەزراتی تۆم غڵامی دەرگایی تۆم قوربانی حەزراتی تۆم ئەسیری خاکی ڕێی تۆم ڕۆحم لە ڕێی داناوە ئەسیری خاکی ڕێی تۆم ڕۆحم لە ڕێی داناوە دڵم کردانی زاری ئاياتی مەسحەفی ڕۆحن دڵم کردانی زاری ئاياتی مەسحەفی ڕۆحن بە ئێجازی دو ئەبرۆت ساقی دڵم شکاوە بە ئێجازی دو ئەبرۆت ساقی دڵم شکاوە غڵامی دەرگایی تۆم قوربانی حەزراتی تۆم غڵامی دەرگایی تۆم قوربانی حەزراتی تۆم ئەسیری خاکی ڕێی تۆم ڕۆحم لە ڕێی داناوە ئەسیری خاکی ڕێی تۆم ڕۆحم لە ڕێی داناوە فوارەی چاوەکانم جۆش و قوڵی هەڵداوە فوارەی چاوەکانم جۆش و قوڵی هەڵداوە زاوەی سانەی دڵوێشکە چاوەی چاوم خێناوە زاوای سینای دڵوێشکە چاوەی چاوم خێناوە غڵامی دەرگایی تۆم قوربانی حەزراتی تۆم غڵامی دەرگایی تۆم قوربانی حەزراتی تۆم ئەسیری خاکی ڕێی تۆم ڕۆحم لە ڕێی داناوە ئەسیری خاکی ڕێی تۆم ڕۆحم لە ڕێی داناوە خەزاگەردانەی تۆ بێ ڕۆح و گیانی شیرینم خەزاگەردانەی تۆ بێ ڕۆح و گیانی شیرینم فیدای تۆزی ڕێگەت بەم جارێ لاکە بەملاوە فیدای تۆزی ڕێگەت بەم جارێ لاکە بەملاوە غڵامی دەرگایی تۆم قوربانی حەزراتی تۆم غڵامی دەرگایی تۆم قوربانی حەزراتی تۆم ئەسیری خاکی ڕێی تۆم ڕۆحم لە ڕێی داناوە ئەسیری خاکی ڕێی تۆم ڕۆحم لە ڕێی داناوە یخوا دەستان خۆش بێ. زۆر سپاس. هەک نەبەر تۆ گەشتی ئەمرەت ئەنجام داوە؟
قوربان نەخێر ئیشەڵڵا ئەگەر ئینشاءڵڵا خی گەورە دەرفەوە بۆیە پرسیارم کرد حتمما ئیحساسێکی زۆر تایبەتە کاتێ لە خزمەت زیارەتی پێغەمبەری عەزیزماناوی صلی الله علیه وسلم لە تایبەت بۆ ئەوانەی کە سرود بێژ و شاعیروانی کاکاروان وانی ئیحساسێکی زۆر تایبەت بێ ینی ئەو ببینی ئەوانەی کە شاعیر و ئەوان هەمیشە و بیستمەوە بینیومە خۆیان پێ ڕاناگیرە بەڕاستی هەم لە خۆشەویستی بۆ مەدینە هەم بۆ مەکە بەڕاستی گومانی تامیە بەڵام ئەگەر ئینسان بێوێ هەندێک ڕەشەوە توانێ ئەو زۆر جوان. ڕۆژەویستی و عاتفی زۆری هەبێ بۆ حەزرەتی ڕەسووڵی خوا عەلەیهی سەلام. دەست خۆی یەکێ لەو شاعیرە بینانە ئەڵێ من بە چاوی دڵی بینم گومانی تامیە ڕاستە کاتێکە چی دە مەدینە ئەڵێ مەدینە خۆشە بەهشتی خوایە ڕێک بەهشتی خوایە ڕاستە کاکەم تۆ نەڕۆشتی خی گەورە قوبڵگای شەڵا ڕۆشتین ئینشاءڵڵا خی گەورە تا قبولکە بینیوتە ینی ئەو دیمەن و زیارەتی ینی ئەو ئەحساسە تایبەتی کە باسیەکەن ئەو شێوازەیە زۆر زیاتریشە ئەندیسە کاتێکا چی دە مەدینە بە تایبەتی بۆ خزمەتی ئەو نازارە هەر هەست ناکەی کە لە شوێنێکی غەریبە یادی بە ئیسە سەفەرێکی بۆ نمونە بۆ شوێنێکی تۆ زێ دوورتر هەر لە زێدی خۆت نەکەوەی کە بڵێن هەر لە سەڕانەوە بە سلێمانی بڵێن هەر لە خۆت هەست بە غەریبیەکی کەمەکەیت ئەگەر ڕۆژی دوو ڕۆژ لێ بمێنی تۆز بە غەریبی هەیەکەی بەڵام ئەمە تقریبا 35 ڕۆژ لێ بوون بڕوا هەبێ لە ئەم 35 ڕۆژە مەگەر بە تەلەفۆن بیرێ ماڵم وایە ئەمەە شوێنێکی ئارامە شوێنێکی دڵگیرە شوێنێکی خۆشە ئەنی بەزمان وەسف ناکرێ ئەوە نەخۆشە ئەوەنە دڵگیرە ئەگەرە بەنسی هەمانی زۆر باشە بەرهەمی دیکە کە ئامادە بێت جیازی نێوان گەنجانی ئێستا و گەنجانی بڵێم گەنجیدی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر جوانە فەرموو سوپای حەق وەک کێو ڕاوەسا وەک شێر لە دەستیان خۆیان ڕاپسکان چونکە خۆ باوەڕ کێوە نابەزێ کەی کێو بە قۆچی مشکێ دەلەرزێ گوێیان نەدایە کوشتن و بڕین تازە بێقەد نابێ وەرگەڕان لە دین ڕۆژان لە دوای ڕۆژ هێزیان زیادە بوو ژیانی کوفری پێبەربادە بوو لە ماوەی کورتی 23 ساڵی جەزیرەی عەرەب لە شرک بوو خاڵی بەرنامەی خودای گەشتە کەماڵێ تا جێگا نەبێ بۆ هیچ بەتاڵێ بۆ بەڕووناکی هەموو جێوکاتێ تا هەر کەس ویسی دەستی بیگاتێ کە بەیامی هەق قورئانی فورقان هات بە تەواوەتی گەیشت بە ئینسان بەڕێوە برا لای تاک و لای گەل دەرکەوت نمونەی بۆ گشکات و هەل ئیتر پێویستی نەما بەڕابەر کۆچی دوایی کرد ڕەسوولی سەروەر هەزاران سڵاو لە گیانی پاکی لەسەر یارانی بەرز و چالاکی پاشکۆچی ئەوی چینی نەسرەوت و یانی یارانی هەوڵ پێشکەوتو بە گیان فیدایی ماوەی 30 ساڵێ لە زۆر جێگایەنانی هێژ بەتاڵێ گوڵاڵەی باتەڵ گشکەوتە لێژی ڕاستی وەسەرکەوە تند و تیژی لە ئیسپانیاوە تا دەگاتە چین پڕبوو لە پیاوی خاوەن بەرزەی و دین لە دەریای هەند و هەتاک و قازان حکم کەوتە دەست قانونی قورئان بەیداخی ئیسلامە گەشایەوە دڵی دڵدارانە گەشایەوە دنیا سەرانسەر پڕ بوو لە خۆشی لە کانی فیترەت باوەڕ ئەنۆشی سەرزەوی جێگای خاوەن ئیمان بوو فەرماندە خودا واسا قورئان بوو بەڵام بەداخۆ 100 جار بەداخۆ بە هەزار یەش و مەینەت و ئاخۆ ئێستا ئەبینینەوەی موسڵمان بوونەتە دوژمنی ئاین و یەزان مانای پێشکەوتن ئارە خواردنە قشی پیا و بە لەشی ڕووتی ژنە پیا و قەنافس و ژنی سفورە 100 طفل لەم عەقڵ و هۆش و شعورە وا کوڕ و کچێ هاتن لەولاوە کامیان ئافرەتە و کامەیان پیاوە باوکی دەم دەکاتەوە دەڵێ ئیسلامە سەری کە مزگەوت و نێژ و ئیمامە سینەما و مەلهە و ئارە خواردنە دەک پشتش کێ بۆ پێشکەوتنت کەوا لێرەوە مردن لە بەرسە بەدەهۆڵی شڕ کەوتنە سەما تەقالیدی غەرە بە جۆرە باوە لە یاسای ئیسلام هەر نایە ماوە ئەم جاش بەداخۆ 100 جار بەداخۆ
بە هەزار ئێشومەینەت و ئاخۆ دوژمنی بەدکار کەوتنە پیلان لایان بر لە ناومان نیزامی قورئان ئەو نیزامەی کەوا هۆی خۆشبەختی بوو هۆی لاشوونی زوڵم و زۆر و ئێشی و سەختی بوو هۆی بەختیاری ئەم لاولا بوو سەرفرازی دیوانی خوددا بوو دیسان دوژمنی خوددا و پێغەمبەر دیسان خۆشبەختی دیسان دوژمنی بەشەر دیسان سەمکار دیسان داگیرکەر دیسان خوێنمەشی لەخوا بێخەبەر ئەو نیزامەی کەوا بە خوێن هاتە دی زۆر دەستخواست متێکێشە کاک نەبە دەمانێت دوا بەرهەمت گوێویستی بینی ئینشاءڵڵا کۆتایی بە بەرنامەکەمان بینیت خوا دەستە خۆش بێت مالومان کردی ئەمڕۆ تۆزێک نا لە خزمەتانم تر حەزەکەی بە هەورامیاڵێ هێشی پێمان خۆش کاکدانیار خۆی هەورامی و وڵای نەبێت خۆم ئۆمەزەرت ئاوازوو ئەویان تایبەت خۆت باشتر مەخامیێرانە دوایە هەروکو بێ باش لە هەر کوێ بەم بەدایم تۆ لە لامی یا ڕەسوول الله لە هەر کوێ بەم بەدایم تۆ لە لامی یا ڕەسوول الله لبابي معرفة دل الفلامي يا رسول الله لا تشالي بيك سيدا قرع سنيني دل زمزم بام لا تشالي بيك سيدا قرع سيني دل زمزم بام شرابي راجي سقتي كربلاء يا رسول الله مخوار وكبول من شاو روشنا ظلمه بخوار وكبول بول من شاو روشنا ظلمه خاكي بردر داكيتو آواتي كان صلمه خاكي بردر داكيتو آواتي كان صلمه تخاطر بني كون يا نبي جمادنا تخاطر بني كون عزيز كان جمادنا هريتو بيني وبن يا نبي دليلنا هريتو بيني وبن يا نبي دليلنا بخار وكبول بول من شاور روشنا ظلمه خاكي بردر داكيتو آواتي كان صلمه خاكي بردر داكيتو آواتي كان صلمه بخير آدمنيا بابا يا ويكال كوساو بخير آدمنيا بابا يا ويكال كوساو والله شونا لين وشي كاكا يا الولاي دوساو هنجا شونا لين وشي بابا يا الولاي دوساو مخوار وكبول بول من شاور روشنا ظلمه خاكي بردر قاكتان آواتي كان صلمه خاكي بردر قاكتان آواتي كان صلمه هرا في داي بلابم يا نكاو شايشير شاوو بخوا في داي بلابم
يا نبي شيرين شاوو بخواشي وين زارا يا نبي قردز وفيو بخواشي وين زارا يا نبي قردز وفيو بخوار وكو بلبل من ساو روجنا ظلمه بخوار وكو بلبل من ساو روجنا ظلمه خاكي بردر قاكيتو اواتي سن سلمه خاكي بردر قاكيتو اواتي سن سلمه بخواسوان خلوة قاك يا قلبي أخيارا على سوان خلوة كاك يا الملبي أخيارا والله عالم قرزاخو الله الله بدارا بخو عالم قرزاخو أي هوار الله بدارا والله رواكو بلبل من ساو روجنا لما بخوان واكو بلبل من ساو روجنا لما خاكي برا وزكيتو اواتي سن سلامه خاكي بربر قديتو اواتي سن سلامه خۆش زۆر سپاس بۆ بەڕێزان کاروان کەریم شاعیر و کاک نەبەر نەریمان سرودبێژ و هەردوو دەفژەن کاکە محەممەد و کاکە بیلال کە لەم تەوەرە لەگەڵمانە بوون زۆر بەخێر بێ زۆر سپاس خۆش بێ